دکتۆر هەوکردنی خوێن چییە و چارەسەرەکەی چۆن دەکرێت؟ ئەمە دکتۆر هاوار غەریب خۆشناوم پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و شێرپەرزەی خوێن و لیمفەگرێکان لە نەخۆشخانەی میهرەبانی. مەبەست لە ئیلتیهابی خین کە وشەکی زۆر باوە لە ناو خەڵک بریتیە لە بەرزبوونی ژمارەی خڕۆکەسپیەکان یانیش هەندێک جار زیادبوونی ESR یان بەرزبوونی دەرەجەی CRP. ئەوانە هەر سێکیان لە ناو خەڵک وا باوەکە ئیلتیهابی خینە و کە دەرەجەکە برن دەبی باسی ئەوە دەکەن کە ئیلتیهابی خینیان بەرزە و زۆر جار غەڵەت دەکرێتن کە بەبێ ئەوەی بزانی هۆکاری ئەو بەرزبوونەوەیە چییە دەیان دەرزی ئیلتیهابات وەردەگرن و طبعاً پاشماوە کە دێنە لای دکتۆرەکەی خۆیان ئیستیفادە ناکەن. هەندێک جار ئەو بەرزبوونەوەیە سەبەبەکەی ئیلتیهاب نییە دەکرێت نەخۆشیەکی دیکەبی. بەنسبەت چارەسەری ئیلتیهابی خین یەکەم جار پێویستە هۆکارەکەی بزانین ئەو جە حەسەب هۆکارەکە چارەسەر وەربگرین، چونکە وەک باسمان کرد لە زۆر حالەت هەیە ئەو بەرزبوونەوەی ئیلتیهابی خین ئەسڵەن پەیوەندی بە ئیلتیهابەوە نییە، بریتیە لە نەخۆشیەکی دیکە، نیشانەیە لە بۆ نەخۆشیەکی دیکە. لەبەر ئەوە پێویستە یەکەم جار هۆکارەکەی دەنیشان بکەین وەجە حەسەب هۆکارەکە چارەسەر وەربگری نەخۆش. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.